بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەوێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا. خۆشحاڵین لاڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. ئێمەش بەش بە حاڵی خۆمان لە بەرنامەی دین و دنیا لاڵقەی ئەم جارە بە پێویستمان زانی لەگەڵ ئەو هەڵمەتەی کە دژی تونند و تیژی دژ بە ژنانەوە ڕاگەێنراوە لە هەرێمی کوردستان و ئەتوانین بڵێن لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان بە پێویستمان زانی ئێمەش لێرەوە لە مێنبەرەوە گفتوگۆیەک لەسەر و بابەتە ڕێک بخەین و ئەنجامی بدەین و بەس لە ئەو تونند و تیژانە بکرێت کە دژ بە ژنان دەکرێت لە دنیاە بە تایبەتیش لە هەرێمی کوردستان وەک کۆمەڵگەیشی ئیسلامی بزانین ئایا تونند و تیژی تەنها لە کۆمەڵگە ئیسلامیەکانە ئەکرێ، ئایا بۆچی لە کۆمەڵگە ئیسلامیەکانیش وەک بابەتێک کە دەبوو نەبێ تونند و تیژی دژ بە ژنان هەیە. پەڵەری ئەم تونند و تیژیانە چین بەرامبەر بە ژنان؟ ئایا پیاوان فعلەن دەیانەوێت تونند و تیژ بن بەرامبەر بە ژنان؟ بۆچی ئیسلام نەیتوانیوە ڕێگر بێت لەو جۆرە تونند و تیژانەی کە لە کۆمەڵگە ئیسلامیەکاندا دەکرێت و خەڵکانی موسڵمان بەوتەی ئەوەی کە ژنان و ڕێکخراوەکانی تایبەت بە ژنان ڕای دەگەێن و بانگەشەی بۆ ئەکەن کە تونند و تیژیان دژ بە بەرامبەر دەکرێت؟ بۆچی ئیسلام نەیتوانیوە ڕێگری لەم بابەتە بکە؟ ئێمە ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر دەوروژێنین و وەڵامیان وەرەگرینەوە لە بەڕێز دیار شێخ محەممەد مامۆستای زانکۆ بە گەرمی بەخێرهاتین بەڕێزیانێکی. سەلامەتەکە بێهۆی بێ. مامۆستا دیار بەخێر بێن. برای بەڕێزیت. سپاس. مامۆستا باس لەوەکەین ینی لێرەوە با دەست پێ بکەین و ڕێکخراوەکانی تایبەت بە ژنان و ژنان نەیان شاردۆتەوە کە تونند و تیژیان بەرامبەر بەکرێیانی ئەمە حاڵەت نییە بۆتە دیاردەوە زۆریش لە هەڵکشاندایەوە مەترسی ڕاگەێنن دەربارەی ئەم جۆرە تونند و تیژانەی کە پیاوان ڕوبەڕوویان دەکەنەوە. ئایا فعلەن ئەم هەمووی کە بانگەشەی بۆ دەکرێت ئێوە شاید حاڵی ئەو جۆرە تونند و تیژیانن کە بەرامبەریان ئەنجام دەدرێت؟ یان جۆرێکە لا زیادە ڕەویکردن تایدا؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وأصلي وأسلم على المبعوث رحمة للعالمين وهداية للحائرين سيدنا وحبيبنا وأستاذنا وعظيمنا وقائدنا وقدوتنا وأسوتنا ونبينا ورسولنا وكهفنا وكنفنا وسندنا ومعلمنا ومنقذنا ومرشدنا ومربينا وتاج رؤوسنا وقرة أعيننا وطب قلوبنا وحادي أرواحنا مولانا محمد صلى الله وعلى آله وأصحابه وأحبابه وأتباعه وحزبه وجنده ومن اقتدى بهديه واستنى بسنته واقتفى أثره إلى يوم الدين. دەستخۆشی لێکە مامۆستا، خوای تەعالا بخاتە میزانی حەسەناتی هەمووانەوە. ئامین. تونند و تیژی دژی ئافرەتان هەیە وەکو جەناب ئاماژەوپەیە لە حاڵەت بۆ دیاردە، بەڵام بە هیچ شێوازێ عیلاقە و پەیوەندی نییە لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلامە، بەڵکو ئیسلام لە سەرەتای وەحیەوە لە سەرەتای دابەزینی قورئانەوە نزولی قورئان هەل لە یەکەم ڕۆژەوە ئیهتیمام دراوە بە ئافرەت و دەوری ئافرەت بەرز یعنی نرخێنراوە و باس کراوە، بەڵکو پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام کاتێک کە وەحیەتە خوارەوە یەکسەر ئەچێتەوە لای خەدیجە و ماڵ و حاڵە گەرمەکەی خەدیجە، بەڵکو پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام کە پیاوە ئافرەتێکی وەکو خەدیجە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هێمنی پێ ئەبەخشێ، ئەڵێ خەمت نەبێ هەندێک صیفاتت کردووە تۆ بڕوا ناکەم خوای گەورە لا یوخزیک الله ئەبەدا. زۆر باشە مامۆستای بەڕێز، جەناب دەفەرمووی کە ئیسلام پاڵەری ئەم تونند و تیژیە نییە بەرامبەر بە ژنان، بەڵام لە کۆمەڵگە ئیسلامیەکان داوە ئەگەر تونند و تیژی هەبێ پیاوانی موسڵمانە نەم تونند و تیژی ئەنجامەدەن. پرسیارەکەی منەوەیە ئیسلام و خەڵکانی موسڵمان چۆن جیاکەینەوە لە یەکتر؟ تەکمیلەتەن بۆ ئێستا جوابی بەڕێستەوە بەس بە فەرموو. سەرەتا سوورەتی قورئان لە سەرەتاکانە لە ئەوائیلا کە چوارەم سوورەتە سوورەتی ئافرەتانە، سوورەتی ژنان، سوورەت النیساء. هیچ سوورەتێ نییە بە ناوی پیاوە بێ، ئەگەر لە مقابلە سوورەتی ئیبراهیم و نوح هەبێ سوورەتی مەریەمیش هەیە
ڕجالمان نییە ڕیجالمان نییە نیسامان لەبەر دوو هۆکار یەکەم مەزنی ئافرەت دووهەم لەبەر ئەوەی پیا و ئافرەت دروستیەکات شافعی عومەر موختار ئەوە ئافرەت تەزدیری ئەو پیاوانە ئەکات ئەینێرە بۆ کۆمەڵگا لە قورئانە اینجا مەساحەیەکی گەورە ئیهتیمام دراوە بە ئافرەت وەکو نمونەی بۆ ئیمانداران دێنێتەوە بە خێزانی فرعون ضرب الله مثلا الذين آمنوا امرأة فرعون وەکو مريم وابنة عمران التي أحصنت فرجها خوا لەسەر حەوت طبقەی ئاسمانەوە شانازی بە مەریەمێک ئەکات کە ئەحسەنت فەرجەها باسی دایکی موسا ئەکا و ئەوحەینا إلى ئومی موسا کە ئیبن حەزم یەکێکە لە عولەمای ئومەتە وەفاتی 469 هیجریە کە لەو ئایەتەوە ئەفەرمێن نبووەت بۆ ئافرەتیش جائیزە پێغەمبەرایەتی بۆ ئافرەتی جائیزە کە خلافی هەموو جمهوری عولەما ئەڵێن إلا رجالا نوحي إليهم هەر پیاوانە بێ ئیبن حەزم فەرمێ ئەوەش بریتیە لە وحی و پێغەمبەرایەتی خوای گەورە زۆر بەباشی باسی و بەساحەی داوە بەوەی کە باسی ئافرەت بکە بەڵکو لەوە دەرچووە لە باسی عیباداتە ئەفەرمێ إن المؤمنين والمؤمنات أفرمي من عمل صالحا من ذكر أو أنثى لقيامتها يوم ترى المؤمنين والمؤمنات باسي قصيك أكاد كناوي خوليك شي ثعلبية قد سمع الله قول التي تجادلك في زوجها وتشتكي إلى الله أما هر باس كردنيتي يعني لخلق واي هر اعتيادي خلق باس يكا بو تسلية ضلي بيغمبر عليه الصلاة والسلام يان بو عبرته عظته درز ورقتنا يان أصل واي قرآن كهاتوا ببي بدرس ببي بتطبيق جيبجيك ماي جيبجيك كردني لناو كومالغايا كإمام عمر وآفتي أبيني لقل هاوريكانيا أي وصانت هاوريكانيا نود باب بيريجنيا كبوجو إليقلي فرمي قد سمعها الله من فوق 7 سماوات شون عمري كوري خطاب جوي لناقري پیغمبرمان عليه الصلاة والسلام هاتوا موعظي آفرتاني أنصاريات إمام عمر فرمي ژنانی ئێمە لە ئافرەتانی ئەنسارەوە فێرە بن هەمیشە ئافرەت بە نرخ و بە قیمەت بووە هەم لای خوای پەروەردگار جەل جەلالوه کە خۆی خەڵقی کردووە و هەم لای پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسسەلام بەڵکو ئەنەس لە بوخاری ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم رأى النبي النساء والصبيان ژنان و مناڵانی بینی مقبلين من عرس لە شاییەکە هاتنەوە پیغمبری خوا هستا سر پێ فرمووی اللهم أنتم من أحب عباد الله إلي خوایە تۆ شاهد بە کە ئەمە لە خۆشەویستترین کەسانن لەسەر دڵی من بۆ لای من کە ئافرەتانی تیابوو لحجة الوداع شهر لحجة وداع واستوصوا بالنساء خيرا فإنهن عوان عندكم أسيرات كاتي الزور هستياري كاتي دوانزر روجيا ودواء أو بيغمبر عليه الصلاة والسلام لويش بقوتر بيج وفاتي بسير روش لهندي الروايات بكمتريش لهندي الروايات نفسي الروجة أفرمي الصلاة وما ملكت أيمانكم بلكو بيغمبر أفرمي عليه الصلاة والسلام وجعلت قرة عيني في الصلاة لسياقي صلاة شيهاتها أفرمي حبب إلي من دنياكم 3 الطيب والنساء وجعلت قرة عيني في الصلاة لسياقي نيجا هاتوا أزاني نيج يعني شي ما صعب نيج يعني معراج شنك النيج أو نبقى وتلا أسمان فرز بوا لسر أسفرز نبوا كاتك رحلي إسراء ومعراجي كد لم سياقيا لسياقي صلاة كصلية لبين عبد وخواي برودقالا كدعاية كصلية كجورترين عبادية أجر نيج سلامت به لقيامتها خمنا به لو سياقيا أفرمي وما ملكت أيمانكم كما بس ئافرەتان بۆ تیژی هەیە لەناو مسلمانانە بابە مسلمانە دینیش دەقە ئاین دەقە نصوصە قورئان و سنەتە ئەم قورئان و سنەتە لە ماڵەوە دامان ناوە ئەمە خۆ قورئان نایەتە جواب و قسە بکات مامۆستا بەڕێز پێشەوەی بچینە سەر ئەو وەڵامی پرسیارەکەی من دەربارەی ئەوەی کە بۆچی مسلمانە يعني أم همو مزناتي كدراوة بافرت أو همو بيغي قوري كالقرآن وفرمو دو سيري بيغمبر عليه الصلاة والسلام هيا وجيغي قرتوا
پیاوانی ئێمە لی تێگەیشتون وەکو خۆی ینی ئەمە من پێم وایە مەسەرەن کێشەکە لێرەوە دەست پێەکە ئەمە هەموو مەزنایەتیە هەیە بەڵام خەڵکانێک لی بێ ئاگان خەڵکانێک هەڵ ئەشاخن توندوتیژنی بەرامبەر بەم مەزنایەتیەکەن ینی ئێستا مەسەلەن لەوانەیە سکەڵای ئافرەتەکان زۆر گەورەتر بێت لەوەی کە پێشووتر هەبوو بەلای منەوە مەسەلەن کەسێک توندوتیژی بەرامبەر بە کەسێک نەکردووە کە ئافرەتە بەرامبەر بە مەزنایەتیەک کردوویەتی کە وەکو تۆ پانتایەکی گەورەی لە دینە گرتووە بۆچی ئەوە مەسەلەن ڕوەدا بێئاگاییە لە بەرامبەر ئەم مەزنایەتیە لەلایەن خەڵکان و پیاوان و توزانە موسڵمانان و چییە یانی ئینسان بە طەبیعەتی حاڵ مەخلووقە دروست کراوە لە شەهوەت دروست کراوە لە هەندێک عەواطیف دروست بووە خوێن و وەکو کورد دەڵێ گۆشت و خوێنە ئەو ئافرەتەی کە فەرمووی خوا ئەفەرمیەوە تەشتەکی ئیلە الله تەشتەکی یعنی شکایەتی هەیە شکاتی لەکێ لە مێردەکەی لە جیلی ڕەسوول اللهە هەبووە عەلەیهی السەڵات وەسسەلام کە خوا ئەمە ئەگێڕێتەوە یعنی ئامان پیاوەکان ئەم قیسەیە دووبارە نەبێتەوە پیاوانی ئێمە یاخود خودی ئێمە ئاگامان لە مەسئلە نییە ئەمە کەم و کورتی دووشتە یان سێشت یەکەمیان سوڵتەکەمان بەس مەگەر خوا ڕەحمی پێ بکە دووهەمیان سوڵتەی ئیعلامی لەسەر و ئەو دوانەوە ئەوانەی کە ئیرتیقای مەنابیرەکەن مەبەستم مەنابیری مزگەوت نییە ئەم بەرنامەی جەناب فەرموود لە بیدایەتەوە لە مینبەرەکەمانەوە کەواتە ئەو کەسانەی کە دەستێکی باڵایان هەیە ئەو کەسانەی کە ژمارەیەکن لەناو کۆمەڵگایە بۆ مەسائیلی دین و تەدەیون معروف عنهم أنهم دعاة كدعاة أما تقصير يعني المسألة ببرنامج ودو برنامج أم كشيء حلنا بما صعب بس أصل وايا أما بكري بقضيات بكري بمسائلي شون إنسان تونيتي يعني خواردنوا أم مسألة شون كلا مالكان مالي إيمن ماڵی براکەتە ماڵی خوشەکەمانە ماڵی ئامۆزاکەمانە هەمووی ئەم ئوسرە گەورەکە ئەمە پێویستە کە من و تۆ هەستین چارەسەریکەین کەواتە کەم و کورتیەکە لە ئێمەی پیاوانەوەیە ئاگاییە یەکەم دووهەم لاموبالاتیە گوێ ناداتێ ئەڵێ ئەیکەم بە دووژن ئەڵێ ئەیکەم بە سێژن ئەڵێ ئەیکەم بە چوارژن بەڵام پێش ئەوەی کە بیکا بە دووژن و سێژن و چوارژن مافەکان نازانێ حقی یەکەمی نەداوە حقی یەکەمی ناوە ئەچێ بۆ ئەوی لە قیامەتە هەر بە زۆر بۆ ئەوی بێت وەشقه مائیل یوم القیامە لە تێبێ لەسەر لایەک بڕوا لە قیامەتە ئەمە کەواتە خۆ ئێمە هەر جاری وا هەیە ئیستیعدادمان نییە کە ئەم مەسئلەی هەزم کەین ئێمە پێویستە تەشخیصی کەین اینجا عیلاجی بۆ دابنین یعنی دووماڵ ئەگەر نەیتەقێنی جاری وایە خراپە ئینسان کە ئەچێ بۆ لای دکتۆر ئەگەر نەڵێ سەرەتانمە ئەبێ بڵ نەیشارێتەوە ئەم عیب و عارە هەیە لەناو ماڵەکانە ضدی ئافرەتان ضدی ژنان کە هەموو کەسێک خۆی بە مەسئول بزانێ خۆی بە بەرپرس بزانێ ئەبێ ڕێز لەم خودی خۆمە بگرێ کە ئافرەت خودی خۆمە قورئان فەرمێ وجعل منها زوجها لە هەمان سیاقا وبث منهما رجالا كثيرا ونساء دووبارە کەواتە دنیا پێک هاتووە لە لەیل و نەهار شەو و ڕۆژ لە سیاقی لەیل و نەهارە چیە فەرمێ والليل إذا يغشى والنهار إذا تجلى وما خلق الذكر والأنثى كواتە لە لەیل و نەهارە چی هەیە ئەم دەکەر و ئونثایە هەیە وەکو شەو و ڕۆژوان بەرامبەر یەک ئەبێ مکملی من بێ و منیش مکملی ئەو بم و قورئانیش فەرموویەتی هن لباس لكم وأنتم لباس لهن ناوی ناوە بە لیباس زۆر کێشەیەکی مەترسیدار ئەوەیە کە ئەو هەندێک جار مەسەن تونند و تیژەکە پیاوانەی دەنە پاڵ ئیسلام ئەڵێ مەسەلەن خواوەی حرام کردو مەسەلەن ئافرەتەکە ئەوێ بیکە نابێ لە ماڵ بچیتە دەرەوە نابێ ئەوە بکەی مەسەلەن خوا مەسەلەن ئیزنی داوە پیاو ئاوا بکار یا مەسەلەن ئافرەت زەعیفەیە لێ ئەم هەموو چەمکانی کە پیاوان بەکارهێنن وەکو موبەرێر کاتێک هەر حاڵەتێکە تونند و تیژی بەرامبەر بە ئافرەتەکەن ئێوە ئەسڵ و ئەساسی نییە و تەویل و تەفسیری زۆر هەڵەیە بۆ نەسەکان بۆ نمونە فەرموود با لە کونی ژوورۆ بێ وەقەڕنە فی بیوتیکن باش بۆ باسی ئافرەتانی پێغەمبەرەکە عەلەیهی سەڵات خێزانەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دنیا بەس بە پیاو ناچێ بەڕێوە و دنیا بەس بە ئافرەتانیش ناچێ بەڕێوە پێم ناڵێ کێ دکتۆرەی ویلادە بێ بەس پێم بڵێ پێم ناڵێ کێ ئێمە ئەسڵ وایە دوکانی کەمالیاتی ئافرەتان ئافرەت بێ نەک پیاوێک بێ ئەبێ ئینسان ئاوا بیرکاتەوە وەقەڕنە فی بیوت بۆ نمونە
ئەفەرمێ لە ماڵی خۆتانە دەرمەچن. خیتابەکە بۆ ئاخێزانەکانی پێغەمبەرە بە بەڵگەی چی؟ بە بەڵگەی ئەوەی ئیبن ئومی مەکتوم نابینایە. دوو خێزانی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام لە ماڵی خۆیانە کە کاتی عەبدوڵای کوڕی ئومی مەکتوم یەتە ژوورەوە خەریکە لە چک ناکەن. پێغەمبەر ئەڵێن ئەی پێغەمبەری خوا نابینایە، ئەڵێ ئێوەش نابینان؟ بەڵگەکە لێرە نییە، بەڵگەکە لەوایە کاتێک کە ئامۆزاکەی عەبدوڵای کوڕی ئومی مەکتوم لە عیددەیە ئەبێ کە ناوی فاتیمەی کچی قەیسە، پێغەمبەر فەرمێ لە ماڵی ئامۆزاکە تا عیددەکە بەرە سەر، چونکە ئەو نابینایە. باشە بۆ عیددە ئەبێ کەس نەبینێ، مەگەر ئیختیلاط دروست نابێ لەسەر و ئیختیلاطەوە خەلوە دروست نابێ لە بینی ئەو عەبدوڵای کوڕی ئومی مەکتومە، چۆن ئەینێرە بۆ ماڵی کەسێکی غەریب؟ بەڵام بۆ خێزانەکانی خۆی. خیتابەکە بۆ خێزانی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام. جمهوری عولەماوە ئەفەرمون تعمیم ناکرێت لەسەر هەموو ئافرەتێک. بۆ نمونە ئافرەت زەعیفە، ئەم بیرۆکەیە هەڵەیە، ئافرەت زەعیف وایە، ئومو سەلەمە ڕەزا و ڕەحمەتی خوای لێوێ ناچێتە دەرەوە و سەیرەکە لە سوڵحی حودەیبیەیە، ئەڵێ ئەی پێغەمبەری خوا هەتا خۆت سەرت چا نەکەیت و ئیحرام و تەرتیبەکە نەچیتە دەرەوە، خۆت بە یعنی بە واقعیانە لە خۆت یا جێبەجێ نەکەی ئەو مناسکی حەجە و مناسکی عومرە و شتە، سەحابە جێبەجێ ناکەن. ئەی بۆ پێغەمبەر نافەرمێت تۆ زەعیفی بە تۆ بڕۆ بەس یەکەی یەکسەر بالحرف الواحد جێبەجێ یەکە. ئەی کە ئافرەت زەعیفە بۆچی عائشە بەس ئەو خەفەتەی هەبوو؟ ئەی فەرموو پێغەمبەری خوا زۆر باسی خەدیجە ئەکا، کان النبی یکثر ذکرها، زۆر باسی خەدیجە ئەکا، بەڵکو کە حەیوانە سەرە بڕین ئەڵێ ڕەفیقەکانی خەدیجە و بیر نەچین. بەڵکو پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام کاتێک کە یەتەوە لە فەتحی مەککە هەموو سەحابە حەزەکەن لە ماڵی مشەڕەف بن بە دعوەتی پێغەمبەر. ئەڵێ یضربوا لي خەیمە عند قبری خەدیجە، خێمەیەکم بۆ لای قبری خەدیجە. ئێکە زەعیف ئیسفادەی چییە زەعیف؟ ئافرەت زەعیف نییە، ئەوەی کە ئەیڵێ خۆی زەعیفە و تەویل و تەفسیرەکەی زەعیفە بۆ دەقەکان. ئەگینا ئەسڵ و ئەساسی نییە و تەویلاتێکی باتیلە بۆ دەقەکان، هەمووی دوو هەرج دەقێک هەیە مامۆستا عەباس، هەمووی تەویلی خاصی خۆی هەیە، هەمووی تەویلی خاصی خۆی هەیە. پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەگەر زەعیف وایە ئومو عەلا کاتێک کە نەخۆشەکەوێ پرسیارەکە لە گەڕەکە ئومو العەلا کوانێ؟ وتیان نەخۆشە، فەرمووی با بچم بۆ زیارەتی. کاتێ ئومو سائب نەخۆشەکەوێ ئەچێ بۆ لای، ئەسڵا ئەڵێ چی؟ ئەڵێ تام هەیە، ئەڵێ لا بارەک الله فیها، قسە بە تاکە ئەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام دڵی بۆ ئەو ژانەکە. ئومو حەکیم کاتێک دەستێ بڕێ لە دەستێ قرتێ لە جەنگیەکە، ئومو حەکیم نابینێ لە شارە پێغەمبەر ئەفەرمێ وەکوا ئومو حەکیم، وەڵا ئەڵێن ئومو حەکیم لە ماڵەوەی لە ڕووی نایە بێتە دەرەوە چونکە دەستی قرتاوە. کوراڵە بچن پێی بڵێن دەسەکە چاوەڕێتەکە لە بەهەشتا. ئاوا پێغەمبەر مامەڵی کردو لەگەڵ ئافرەتە. توژی خەڵکینە لە ئیسلاما نییە، لە دینا نییە، لە منهەجا نییە، لە قورئانا نییە، لە سنەتی پێغەمبەرا نییە. ئەوەی کە کردوێتی پیاوان کردویانە، برا پیاوانیش معسووم نین. ئێمە ئەتا سەر ئێسقان ئەم کە ئەڵێم معسووم نین هەڵبەت مبەڕیری نایەوێ، ئەڵێم پیا و هەڵە ئەکا، بەس ئەبێ بڵین هەڵەیە و هەڵەکەیش جاریوا هەیە لە هەڵە ئەبێ بە پەڵە، هەرتا هەموو کەسەکان پێی ئیسلامەکەی ئێمە پێی لە کەدارە بێ. طبعا توندوتیژی لە دەروی کۆمەلگە ئیسلامیەکانی شەیە، با ئەوە بڵین یعنی بۆی خەڵک وانە زانێ مەسەلەن ئەو کۆمەلگانەی کە ئەسڵەن مامۆستا عەباس خێشە فەرموویت لە وڵاتە ئیسلامیەکانە کە ئیسە نزیکی 1.7 ملیۆنە کە 22 وڵاتی عەرەبی هەیە، ئەویترەوە یعنی ئەوە ئیسلامیە، ئەم لەولایەتیانە ئەندەنوسیا 230 ملیۆنە، مالیزیا لە 165 مسلمانە. ئەسڵەن ئەو وڵاتانەی کە غەیری مسلمانن توندوتیژی زیاترە، هەرچی تەقاریرە واڵێ. و واقعێکی شەیە لە کۆمەلگاکەی خۆمانە. ئێمە طبعا ئیسلامیەتی و دینداریش دەرەجاتە، ئەوە هەموو کەسێ ئەزانێ، هەموو کەسێ ئەزانێ، چونکە هەتا پێغەمبەرانیش تیلکە الرسل فەضەلنا بعضهم على بعض، هەمووی دەرەجاتە لای خوا. مناڵەکانی خۆت جاری وایە لە دڵەوە یەکێکیان زیاتر خۆشەوێ، ئەمە خوا محاسبەت ناکە. بەڵام بۆ مەسائلی تەدەڕوج و دەرەجات هەڵێم، دینداریەکەی ناو ئێمەش تەدەڕوجە برا. ئەو ماڵانەی کە بەس بەناو مسلمانن بزانە ڕێژەی تەلاق لەو ماڵانە زیاتر. جەناب پرسیار کە لە
محکەمەکان لە مەحامیە بەڕێزەکان لە قازیە خۆشەویستە ئازیزەکان ئایەک و ڕێژەی تەلاق لە کوام ماڵانەیە زۆرە تا ئیسا قەزیەی مامۆسایەکی ئاینی براوەتە محکەمە با هەر نەڵێم نییە بەڵام لە سا نەش بڵێ یەک ئەبێ بڵێ پۆینتات هەیە لە ژێر یەکۆ ئەم مەسئلەیە هەچ کەسێ ئەگەر دیندار بێ نابێ چەمکێکی مەسەلەکە بگرێ و ئەتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض يعني هەندێکی وەرگری هەندێک بابە ئیسلام متەسەلسیلە وەکو زنجیرێک وایە و تەسبیحێک وایە مامۆستای بەڕێز لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هیچ ئافرەتێک هەبووە بێتە لای وسکاڵا لە جی پیاوەکەی بکە بڵێ پیاوەکەم تند و تیژیم بەرامبەرەکە ئەبێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەڵوێستی چی بوو بێ لەم جۆرە مەوقیفانەیە کاتێک تند و تیژی بەرامبەر بە ژنانێکرێ یان جۆرێک مامەڵەی نادروست با بڵێن ئافرەتێک هاتە خزمەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئەی پێغەمبەری خوا زینام کردووە پاکم کەرەوە تەسەوور بکە زیناکردن یەکێکە لە کەبائیر تاوانێکی قێزەونە جەریمەیەکی زۆر لە حوتەکەیە بەڵێ ناوی غامیدیەیە ئەی پێغەمبەری خوا من زینام کردووە پاکم کەرەوە بەچی پایکاتەوە بە حەدی زینە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرموێ بڕۆ ماڵ و بەیانی وەرەوە هەر ئێوێ بڕوە ئەڵێ پێغەمبەری خوا من ناڕۆم ئەوێ پاکم بکەیتەوە ئەیانەوێ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمرەکات ئەڵێ بەس حامیلم ئەڵێ بڕۆ ماڵەوە تا حەملەکە دانی حەملەکەی دانێتەوە وەلای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەی پێغەمبەری خوا حەملم دانا ئەڵێ بڕۆ ئرضیعیه یعنی فەطمیه 2 ساڵ لە ڕیوایەتەکە ئەڵێ لە تێنانی بەدەستۆیە مناڵەکە ئینجا دێتەوە بۆ لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام جا بیدایەت چییە لە خۆی ئەغامدیە زینای کردووە لەگەڵ ماعیزە بەس ئەو حاڵەتە هەیە لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەڵگەی ئەوەی کە غامدیە ئەڵێ لا تردني كما ردد ماعزا بالأمس وەکو ماعزم لێمە کە چۆن ویستی لەسەری جێبەجێ نەکەیت و بینیتەوە ماڵ من ئەمەوێ ماعزیش عینەن حەدی لەسەر جێبەجێ بوو لە کاتی حەدەکەیە یەکێ لە سەحابەکان کە لە هەندێک ڕیوایەتە لە خاڵدی کوڕی وەلیدە لعنەتی لێ ئەکات نەفرەتی لێ ئەکا لعنەکی الله پێغەمبەرمان یەکسەر بە تووڕەبوون جوابیاتەوە أفرمي لقد تابت توبة لو وزعت على 70 من أهل المدينة لكفتهم يك توبة كردوها أجر بسر حفتا مالي شاري مدينة توزيع دابش كريه كفايتي أنا أو توبة أنا توبة كي نصوح بوه للفظك لقد تابت توبة لو وزعت على أهل الأرض لكفتهم بيغمبر خو همو بيغمبر قدوي إيمي خو بيغمبر جنيونا أبو صحابه ولعنة من جنيبه نخير بيغمبر همو وما ينطق عن الهوى همو كلميكي درس بو إيما فبو جوابياته أو كفايته بو مسأليك لقد تابت توبة لو وزعت على أهل الأرض لكفتهم أهوا بيغمبر ما مالي كردو لقل صحابة كان كاتك خرابيكي بيني ببرامبر مسأليك إمام عمر كاتك دم قالي بي لقل خيزانيا بيايك دي شكاتي ليكا شكاتي لابكا لخيزانكي لدرجة أداة أجريته إمام عمر شيء تدرو كابرا بيناله بوسطة بولا درجة داو جريته قال والله يبوش تك هاتهم خوج لما مسألة هذا سيبالله يعني ما لقيتوش دورنية لو بارودو خيك بسرنا هاتوا تيجي وتي والله هاتم شكاتي خزانة كم للات تي بابا همو ما لقيتيا جلمان بو أشون من هالبرودة كان خواردمان بو حاضر كان أوابون بيغمبر عليه الصلاة والسلام لمالي خويا كاتك يكي لخزانة كاني كصفية حلوايا كيبوكا لبخارية حلوايا كيبوكا عائشة ديت وشقي كتيها ليا وحلواكا أرجيت يقسى كبيغمبر عليه الصلاة والسلام فرمي غارت أمكم يعني غيري كردها كتان بمحل يكا دعاي ديت لاي بيغمبر أفرمي أي بيغمبر إخوة استغفارم بوبكا دعاي لي خوشبونم ليبكا بوبكا أفرمي بشو بولاي صفية ودعوة لي بردني ليبكا يان بيغمبر كاتك غيبتي صفية أكن أفرميت بخيزانك كي لقد قلت كلمة لو مزجت بماء البحر لمزجته يقو شدوت كوتي حسبك بصفية يعني توهر صفية وقابلة إيكي لخيزانك كاني بيغمبر عليه الصلاة والسلام لناو مالي بيغمبر عليه الصلاة والسلام بلان بيغمبر شون ما ملاي كردوه كاتي أفرتيك جنيو بأبو بكر الصديق يا ولقل بيغمبر وصاون هرجنيو بيا أبو بكر ايتر بينا من الأخيرات جوابك يا تو بيغمبر وازينين الروا الله بيغمبر يخو بو بجي ديشتم الله هرتا جواب دنمو ملائكة جواب يعني دايو كخو جواب دايو ملائكة روي من جبي برو بيغمبر أوابو عليه الصلاة والسلام برامبر أفرتيك نك خيزاني
بەرامبەر هەموو ئافرەتەکان پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام وە ئەوە مامەڵەی کردووە. نمونەی ئەم نمونانە لە سونەیان زۆرن تەواو نابێت لە ژمارە نایەت. و باشترین کتێب لەو مەسئلە کە نووسرابێت تەحریر المەرئە فی عەصر النبووە 3 بەرگە باشترین کتێبە. موسڵمانی خوێنەوار بچێت ئەو کتێبە بخوێنێتەوە. ئازادی ئافرەت یا ئازادکردنی ئافرەت؟ ئازادکردنی ئافرەت پێش مەجیئی پێغەمبەر کە لە بچەی لێدرابوو و لە کاتی پێغەمبەریژا وەکو محەممەد قوتبە فەرمێ من تەهەتی الجاهلیە بمەجیئی محەممەد. جاهلیەت هەر جزئێکی بێنێ لەناو. بۆچی سەرنجەکان مەسەلەن لە لای خەڵکانێک کە لە دەرەوەی ئیسلامەوە ڕوانە مسلمانان پێیان وایە پێچەوانێکی دروست بێ ئەوان پێیان وایە مەسەلەن ئەوە ئیسلامە کۆتوبەندی ئافرەتی کردووە نەک ئازادی کردبێ؟ خۆی ئەم مەسەلە لە شاشەوە حەل نابێ بە ئەگەر خێریان تێدا بێن دانیشین حەلیکەین بەڵام شەرعیەتی پێ بدەنەوە حەلدانە هەموو عالەم بێن بزانێکن ئیسلام ئەم مەسئلەی وا لێ کردووە. ئەو کۆتوبەندانە چی بوون پێش ئیسلام ئافرەت پێیەوە بوو ئیسلام هات دای ماڵی؟ برا لە پێش ئیسلامە هەر حساب بۆ ئافرەت نەکراوە. ئەو نیە قورئانی گەرێتەوە إذا بشر أحدهم بالأنثى ظل وجهه مسودا وهو كظيم يتوارى من القوم من سوء ما بشر به أيمسكه على هون أم يدسه في التراب ألا ساء ما يحكمون. کەواتە کاتێککە بژدەی کچیان پێ ئەدرا نەیانەزانین چی لێ بکەن. وإذا الموءودة سئلت بأي ذنب قتلت. خۆی لە ئیسلامە نەبووە ئەوە پێش ئیسلام بووە. زینە بەچاڵ هی ئیسلام نییە بەسمەیەکی عارە بە ناوچاوی هەمویانەوە. چۆن تۆ جزئێک والیەکی چۆن حەوا والیەکە حەوا ئەوە حەوایە ئەوە مکەمیلی ئەوە بەرامبەر ئادەم دانراوە تۆ چۆن هەڵەسی ئەم تعدایی لێ یەکەی. میراتی هەر شتێک نەبوو ناوی میراتی ئافرەت بوو. قورئان هاتووە یەک جزئی ئەخوێننەوە فللذكر مثل حظ الأنثيين بەڵام لە 6 شوێنە ئافرەت زیاتری بەرەکەوێت. ئەگەر لە ثلثەکەیە بێنە سودسەکەیە بێ یان لە ثمنەکەیە بێ یان لە ڕوبعەکەیە بێ ئافرەت زیاتری بەرەکەوێت. بەڵام لەویا ئەوێش تەفسیری خۆی هەیە و زانایان باسییان کردووە على رأسیم لە کوردەکان مستەفا زەڵمی زۆر بە جوانی باسی کردووە. هەرچی شتی خراپە پێش ئیسلام هاتووە لأتمم مصالح الأخلاق. ئەمە یەکێک لە ئەخلاق خراپەکانی پێش ئیسلام هاتووە بۆی تەواوی کە ئەخلاقیات هەر هەبووە لە کاتی ئادەمەوە پێغەمبەرمان ئەفەرمێ لأتمم کەواتە هەر هەبووە بەڵام پێغەمبەر هاتووە دین هاتووە منهج هاتووە وحی هاتووە جبریل هاتووە بۆ ئەوەی تەواوی کە. یەک شت زۆر مهمە کاتێک ئیسلام دێ مەسەلەن بەهادا بە ئافرەت ئازادی ئەجێڕێتەوە بۆ ئافرەتان و مەجالی و دەرفەتی ژیانیان بۆ ڕەخسێنێ وەکو پیاوان مەسەلەن بەڵام بە پرسیارەتیەوە مەسەلەن شەئنیان بۆ دروستەکە کەسایەتیان بۆ دروستەکە و دەیان پارێزێ بەڵام لە فکرە دەستکردەکان و وەزیەکانی ئەم سەردەمە ئەڕوانی تەنها نووسێتی بە ئافرەتانیش ئازاد بن وەکو پیاوان ئیتر هیچ بەرپرسیارەتیان بۆ بەجێ نایەڵێ مەسەلەن دوایی ئەمە ئازادی لەوانەیە خراپ بەکاربهێنرێ و بشکێتەوە ئەسڵەن بەسەر خاوەنەکەی چ پێیا بێت چ ئافرەت یانی ئیسلام وەکو لەوەیە زۆر جیاوازە یانی دۆ من خزمەتم کردن وتم ئیسلام 50-50 داینەوە ئەڵێ مؤمنین مؤمنات إن المسلمين والمسلمات والمؤمنين والمؤمنات والقانتين والقانتات والصادقين والصادقات والصابرين والصابرات والخاشعين والخاشعات والمتصدقين والمتصدقات والصائمين والصائمات والذاكرين الله كثيرا والحافظين لفروجهم والحافظات والذاكرين الله كثيرا والذاكرات أعد الله لهم مغفرة وأجرا عظيما. ده مقام لسورة أحزاب هاتوا هموي وكيكا 50 شون ما فيه مش ما فيه. الرجال قوامون على النساء لمن ما كان بشرميش ولا كبابة قوامون بما أنفقوا بس نفقا بياوتي يعني إنفاق يعني آفد ملكة بلا مالو بياو إيشكا وسلفك على سري مصاب بوطي محمد سعيد رمضان بوطي لكتبك الله يخزمي كم لأوروبا بو خێزانی ئۆروپی بوو هاتەوە لەگەڵ خێزانەکەیە هاتەوە بۆ دیمەشق کاتێ بینێ گەڕەک فولە لە سیارەیە ئەوە چییە ئەوە چیەوە پرسیای لێکە وڵڵێ ئەوە خزمێکم شووەکە کچێکمان شووەکە ئەڵێ ئەم گەڕەکە بۆ گیرەوە ئەڵێ شوکردن لێرە ئاوا گیر خواردنە گەڕەک گیرەخوا مەلا وەرە محکەمە وەرە شایەد وەرە ئەڵێ بەڕاستە ئەڵێ توخوا باسی مەکە منە چۆن هێنا خۆی زانێت چۆنی هێنایەتی قەڵتاخە بن اینجا چن بۆ کنیسە 3-4 ماڵیان هەیە اینجا چن بۆ لێرەوە نییە ئەم مەسئلەیە چییە ئەمە گرنگیدانە زەواج و ئەم مسیاروشتە بۆیە قەزیی لەسەرە لەبەرەوەی ئیشهار لای ئێمە مهمە ئەعلینوا النکاح ولو بدقات من الدفوف ئیعلان کرێ بۆی کچەکە
پێغەمبەری خوا کاتێک کە لەگەڵ خێزانیا بێت دوو پیا و بە سەریعی ئەڕۆن ئەڵێن با شەرمیان کرد فەرمووی عەلا ریسلیکوما لەسەر خۆ بن ئەوە دایکتان سەفیەیە لەگەڵما بۆی گومانی خراپ نەبن وەکو یەکن ئەم برادەرانە کە ئەڵێن ئافرەت ئازاد بێ وەکو پیا و هەموو ئازادیان ئەوەیە لە عولبەیەکی چایە دەرکەوێت هەموو ئازادیان بۆ ئافرەت ئەوەیە لە تایی تا دەریخن هەموو ئازادیەک ئەوەیە کە ڕیکلامێکی پێ بکەن ئیستیغلالی لەحمی کرێ ئیستیغلالی جەستەی کرێ ئیستیغلالی جوانێتی کرێ کە ئێماڵین ئافرەت مەلیکەیە لە ماڵەوە ئەمرەکە من ئیدا نەظەرتە ئیلەیها سەڕەتکە ئیسلام چۆن لە گەنجە ئەروانێتە ئافرەت لە پیریشە هەراوە حسابی بۆەکە و زیاتریش بەڵام ئەمان زیاتریش ئەبێ بە لەو کاتا زەوجەیە بەقەوەترە ئوموکە ثم ئوموکە ثم ئوموکە ثم ئەبووکە شافعی کاتێک کە گەورە ئەبێت یا بەهەش لەژێر تحت أقدام الأمهات وإن كان بصيغيك إلزم قدميها فإن الجنة تحت قدميها لفظ إمام أحمد المسندة دەستگرە بە قاچ چکە بەهەش لەژێر قاچێ لە هیچ پەیڕەوێکی وەزعی دنیاییە شتیوانی ئەمە نادۆزیتەوە قوربان هەر جاریە دایکیش نازانێکی ئەوە خوشک و خاڵە و عەممە و پور و پورزا و ئەمانە نییە یعنی لە کۆمەلگایە سفر یەک بەدەستەوە ئیمامی شافعی کاتێک کە دایکی ئەی خاتە سەر قەڵادۆشکانی و ئەی با بۆ فێربوونی فقه کە گەورە ئەبێت لەبەر حورمەتی دایکی کتاب الأم دانێ 5 بەرگە الأم دایک ئەگەر مەبەستەکەیش دایکی هەموو کتێبەکان بێ خۆ هەر ئومە ئێمە ئاوا تێگەیشتوین لە مەسائلەکان و ئیسلام ئاوای فێر کردووی و دەقەکان ئاوا هاتووە بەڵام کەسێک کە ئەی با بە لایەکی کە یاخود هەر ئاگای لێ نییە ئەمە وەکو وتم ئەمە کەم و کورتی ئەم 3-4 کەسەیە کە لە خزمەتە ئاماژەم پێکرد. مەمنون. مامۆستای بەڕێز من ئەمەوێ بەسەراحەت ئەوە بپرسم مامۆستانی ئاینی مەسەلەن ئێمە بانگەوازکاران داعیان مەسەلەن پێشەوایانی ئاینی زۆر تەرکیزەکەنە سەر هەندێک حاڵەت مەسەلەن بەڕوونی پێمانەڵێن ئەمانە حرامن هەندێک جار مەسەلەن ئەوە حرامە جگەرە حرامە مۆسیقا حرامە دەرکەوتنی نازانم چی ئەوە حرامە ئیلا ئاخریه مەسەلە پێمان بڵێ ئایا وتراوە ئەمە حرامە قەیناکە ئەمە بەسەر چاوی ئیشکالێک نییە من تەنها ئیشکالێکم لەمەیایە یان وەکو پرسیار ئاڕاستی جەنابەتیەکەم ئایا زانایانی ئاینی ئێمە بەسەراحەت وتویانە کە بەکارهێنانی تونند و تیژی دژ بە ژنان حرامە وەک ئەوانەی کە پێشتر مەسەلەن حرام کراون بەڕوونی باس کراون با نەک جارێ 1000 جار بۆ ئەمە ناوترێتەوە ڕاست بەرامبەر چۆن باسی قەدەغەکانەکەن بەرامبەری ئاخر وەکو لە خزمەتە فەرمووم وتم ئەم مەسئلەیە کەم و کورتی لای دوعاتە دوعات ئەگەر ڕوعات نەبن خراپە کەسی ڕاعی کەسێک کە خۆی بەشوان بزانێ ئەم داعیمان هەیە ڕاعی نییە داعیمان هەیە واعی نییە ئەبێ داعی ڕاعی واعی بێ بۆ ئەوەی ئیحاطە بکە بە مەسئلەکانە چۆن تۆ باسی بۆن و باسی مەسائلی تەزی کە هەمووی یعنی جێی تەفسیلە بەڕاستی کە هەمووی جێی تەفسیلە چونکە ئافرەت جاری وا هەیە بەم مەسئلەیە هەز بە کەم و کورتی و نەقسەکات وەرە بەرنامەیەکم بۆ تەرتیب کە نەک بۆ خودی من بەرنامەیە تەرتیب کە بۆ ئافرەت ناقیسات العەقڵ والدینە پێغەمبەر فەرموویەتی پێغەمبەری مەزن بە ئافرەت هاڵێ وای فەرمووە بەس بۆ وتی وەرە ئەمە ئایەک و پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام نیوەی دۆزەخ ئافرەتان بوون ئایا پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام لە چ سیاقێکە ئەم قسەی کردووە چۆن ئێمە ئەسبابی يعني نزولی ئاياتمان هەیە ئەسبابی ورودی حەدیثیشمان هەیە ئەبێتۆ وەرە لە یەکی بکەرەوە ئەم مەسئلەیە با نەچمە سەرە و تەفسیلاتانە ئەبینەوە سەرەوەی مهم چەنە باسی ئەم بەسەراحەت بڵێن مەسەلەن ئەم تونند و تیژی بەکارهێنانە حرامە وەک چۆن هەر حرامێکی تر من ئەمەوێ وەکو پرسیارەوە بە تەفسیلی ئەبێ باس کرێ ئەبێ نقطە بخەیتە سەر پیتەکان يعني أبي إمام خطيب داعي أبي باحثي اجتماعي به أتوانين لو يا راشكاو بين برأي جناب من لجناب دا برسم أصلا تو أتواني مثلا راشكاو بي برامبر بهوي بلي نابت
ئەم جۆرە توندوتیژیانە بە ناوی ئیسلام و مسلمانانەوە لە ئافرەت بکرێ ینی کە لەم سەردەمەیە لە هەندێک هەچ کەسێک توندوتیژی بکە بەرامبەر ئافرەت بە کەمیان بە زۆر بەرپرسە لە قیامەتە وەکو هەر تاوانەی کێ وەرە تەفسیری ڕاستەقینە چییە بۆ وەضریبوهن وەرە باسی بکە وەضریبوهن دەمو پلی وێران کەی دەمو چاوی بکەی بە خەریتە وەضریبوهن یان پێغەمبەر فریای زانی چەند کەسێکمان تایە بەم ئەم مەسئلەی ئیستیغلالەکەن فەرمووی ضربێکی غەیرە مبەرریح وەکو بە سیواک سیواکی تۆ بەکارێنی بۆ جاری وایە بێ پێکەنین هەر بۆ لەختەکە بێ پێکەنین پێغەمبەر هەمووی عەلەیهی سەڵاتو وەسەلام کاتێکە فەرمودەکەی پێغەمبەر فەرمێ ئەگەر ئەمرم کردایە یەکێک سوژدەی بردایە بۆ غەیری خوا ئەمرم کرد ئافرەت سوژدە بەرێ بۆ پیاو برا بزانم باسی پاسەکە باسی چییە باسی ئینسیجامە ئێوێ دوو ڕەئی نەبێ لە ماڵەکە رب العالمین پێڵێ رب الأسرة رب البيت رب یعنی سەرپەرشتیار ئێمن بڵێم سیرۆ بڵێ پیاز نابێ ماڵ ناچێ بەڕێوە بەڵام مێزێکمانەیە پێوتێ مێزی حیوار و تەفاهم و گفتوگۆ و لە یەک تێگەیشتن بە مەشروعەکە بە یەکەوە بیبین بەڕێوە چونکە من و ئەو ئافرەتە بە یەک ڕازی بووین کەواتە ئەبێ مەشروعی ژیان بە یەکەوە بەڵام ڕەیەکە بۆ قیوامەکە بۆ ئینفاقەکەیە وبما فضل الله بعضهم على بعض تفضيلي پیاو هەیە لە عەزەڵاتە برا ئافرەت ڕێلەی پێ لێ ناخورێ شۆفڵی پێ لێ ناخورێ مەیدانی کاریان ئەشە جیاواز بێ کەمترە جیاوازترە زیاتر لە مەسائلە صعاب و قورسەکان هەندێک شتا ئەسڵەن زۆرینە بەر ئەوانەکە بێ و لە هەندێک شتا بەر پیاوانەکە بێ و لە هەندێک بالفعل متفاوتە بەس هەندێک شت هەیە مەبەستم چییە مەبەستم ئەوەیە ئەبێ بەڕاشکاوانە و بەبێ ترس و بەبێ سڵ باس کرێت و بڵێ هەرچی ئەم دەقانە هەیە هەرچی ئەم تەویلە سەقەتانە هەیە بۆ ئەم دەقانە بۆ ئەم حەدیثانە یاخود باز نەکردنی یاخود بە شێوازێکی کە بەکارهێنانی هەمووی ئیسلام بەریئە لەو مەسائلانەوە دین بەریئە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام بەریئە ئەبەدەن و هەموو کەسێک بەرپرسیارە بەرامبەر مەسئلەیە هەموو کەسێک کە خۆی بە موسڵمان بزانێ و پێغەمبەرمان عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەفەرمێ هەمووی یەک لە ئێمە لەسەر ثەغرێکە لە ثغوری ئیسلام لەسەر لە زاویەیەک عایشەکە هەمووی بەرپرسیارەتی هەڵەگرێ بەقەدەر خۆی ولا سیەمە لە ماڵی خۆت قو ئەنفوسەکم و ئەهلیکم نارا ئەوە نییە تۆ کاکە یعنی ببی بە شەیطان بەسەر ئەم ماڵ و عیالەتەوە قو ئەنفوسەکم و ئەهلیکم ئەڵێ نەخێر مەسوود بابە ئەم مەسئەلە ئەوە نییە تۆ بچیتە ماڵەوە ژن و خێزان بڵێن ئەعوذ بکەلیمات الله التامات من شر ما خلق ئەبێت تۆ یەک پارچە ڕەحم بی یەک پارچە سۆز بی یەک پارچە میهر بی ئەخلاقت دوات لێ بکات دوات کەون لە باوەشتا جیان بێتەوە لە دڵتا جیان بێتەوە لە حەوشەی دڵتا جیان بێتەوە نەک تۆ کاتێککە ئەچیتە ماڵەوە بڵێن قل إن الموت الذي تفرون منه فإنه ملاقيكم ئەو مردنەی کە لێ ڕاکەنەوە هاتە ژوورەوە چۆن نەبێ پیاو ئاوا بێ ئەوانە ئەوە طبیعەتی پیاوە وایە دوورە لە ئیسلامەوە ئیسلام هەوڵیاوە عیلاجی کات هەوڵیاوە چارەسەری کە هەوڵیاوە زوو فریای کەوێت پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام زوو فریای ئەم مەسائلانە کەوتووە و خوایش فەرموویەتی تەحریر ڕەقەبە فەک ڕەقەبە ئافرەتەکان جاریەکان هەمووی با ئازاد بن هەمووی متى استعبدتم الناس وقد ولدتهم أمهاتهم أحرارا ئەو فەرمودەی ئیمامی عومەر ئەسڵ وایە لە هەموو ماڵێکە هەبێ هەمووی حڕە هەمووی ئازادە چ پیاو بێت چ ئافرەت بێ کێشەکەی ئێمە ئەوەیە وا ئەزانین ڕجوولەت و پیاوەتی و قیوامە بە سەوت بەرزی و دەنگ بەرزی و نێرانە و لێخوڕین و نازانم چ بابە هەر عیبە موسڵمان دوورە بەریئە لەو شتانە پێغەمبەرمان عائیشە هەمیشە معجبی پێغەمبەر بوو ئەی فەرموو لە موسلیمە هاتووە وما ضرب امرأة قط لە ژنی ناوە پێغەمبەر عائیشە فەرموێ ئێستا لەوانەیە پیاوێک بەڕێزەوە سەریەم بەرنامەی ئێمە بکە بڵێ ئەشێ ئافرەتانیش ئەرک و مافەکانی خۆیان بزانن با بڵێن بەرپرسیارەتی خۆیان بزانن بەرامبەر بە ماڵ بەرامبەر بە دنیا بەرامبەر بە چوزانم مناڵ کۆمەڵگە هەمووی بە شێوەیەکی گشتی یانی هەندێک جار دوتیژی ئەشێ خەڵک خۆی بەرامبەر بەخۆی بەرهەمی بێنە یانی وەنیە زیادە ڕەوی ئەکات ئێوە بەرامبەر ئەمە چیتان هەیە بەرامبەر قسەی پیاوێکە گەربیکە مەسەلەن و بڵێ لەوانەیە مەسەلەن ئافرەتان دەست پێشخەر بن لەوەی کە هەڵەکان
بێنە ئاراوە ینی تونندوتیژی بەرهەم بێت تێ کۆمەڵگەی عینا منیش پرسیایی لێکم ئەگەر ئافرەتێک لە ئافرەتان ئاوا مامەڵە بکەن لە ماڵە ئەبێ منیش وەک ئەو بم ئەبێ ئاوا حەلق ئەبوو دەردا کاتێک کە ژنێنێ ئەڵێ ئەدەوێ ئیدامی پێ بدەین زەواجمان ئەڵێ ئەڵێ کە من تووڕە بم تۆ بێدەنگ بە تۆ تووڕەبی من بێدەنگم یعنی ئەبێت هەردوو لا بەنزین بن ئەی تۆ ناڵێ من باشترم ئەو برادەرە ئەڵێم ئەو برادەرەڵێ من باشترم لە ئافرەت تۆ باشتری غێر لە ئێش باشتر بی ئەوە تۆ فەقیرە تووڕە بوو هەستای دارکاریت کرد کەواتە تۆ لە زۆر لە دوونی ئەوەیت شیاو نیت پێت بووتێ چکە تۆ ئەڵێ ئافرەت کەمن ئافرەت زەعیفن ئەی باشە تۆش لەو زەعیفتر بووی لێرە فکەواتە ئەم مەسئلەیە من ئەڵێم ماڵەکان ئەبێ ئارامی بۆ بگەڕێنەوە و ئەبێ سەکەنی بۆ بگەڕێنەوە سەکەن جاریایە لە ناو سەکەنە سەکەنی نییە وجعل بينكم مودة ورحمة لتسكنوا إليها ببێ بە سوکنا ماڵێکی بچووک بێژنەکە ئافرەتەکە بەڵام لە ناو خانوە دوو سەڵمەتیەکە سەکەنی نییە ئەو پیاوە و باش بزانێ هەچ کەسێت تونتیژیە بەرامبەر خێزانی بەرامبەر خوشکی بەرامبەر کچی بەرامبەر هە ئافرەتی زۆر دوورە لە مەجالیسی پێغەمبەرەوە عەلەیهی سڵاتو وەسەلام چونکە خۆی ئەفەرمێت أقربكم مني منزلا يوم القيامة أحاسنكم أخلاقا باشە تۆ لە دەرەوە بۆ ئەخلاق ئەنوێنی ماڵەوە ئەولاتر نین باشە بەس ئەمێ ئەم پرسیارە بکەم لە دەمێکەیە ئەیکەم ئافرەتی دراوسێتان بۆ یەک سەعادە وەسی لەگەڵیادا دەفاتم چۆنی باشی شکر یاخوا باش بێ خێزان ماڵەوە چۆن مناڵەکە باشە خێزانی خۆ بچی ئەوانی لەگەڵیا یاخود ئەو ئافرەتەی کە ڕۆژێ لە ڕۆژان بە گەنجی سەلامت لێ کرد زۆر باش بووی لەگەڵی دراوسێت بوو ڕۆژێ هاتە پێشەوە هەر ئەو بوو بە خێزانە بۆ ئێستا و گەرم و گوڕێت نەماوە بۆ یعنی باشە ئەولاتر نییە ماڵەکەی خۆت بەوە باشە بۆ فەرمانبەرێ لە دائیرەکان لەگەڵ ئافرەتێکە قاقای پێکەنین یانە هەموو کەسێک کاتێکە ئینێکێ بۆشی لە ماڵی خۆیە ئەو قاقایە نییە بۆ ئیبتیسامە بۆ سومون بووکمونە لە ماڵەوە بۆ عەبوسان قەمتەری ڕایە لە ماڵەوە بۆ لە دائیرە ئەو نەبەخشندەیە لە ئیبتیسام لەوێ ئەڵێ وابتیسامەتک بوجه أخيك صدقة ئەی باشە سەدەقەی خێزانەکەت ئەولاترە کشەکەت ئەولاترە ئەولا بالمعروف لە هەموو شتێکە ئەولا بالمعروف باش بزانین لە ماڵەوە ئەگەر ممەسیل نەبیت لە دەرەوە هیچ کاتێ ناتوانانی ممەسیلی بکەی بەڵام ئەو برادەرە لە دەرەوە ممەسیلە لە ماڵەوە ممەسیل نییە و پیاویش ئینسان لە دوو شوێنە خۆی لەو دوو شوێنە ناتوانانی تەمسیل بکەی یەکەم شت لە ماڵی خۆتە چکە 24 ساعتی خێزانە 20 ساڵ لەگەڵ تایە تەمسیل نییە لە دەرەوە لە فەرمانبە و لە پەیام و لە غەیری ئەم شوێنانە ئەتوانین بۆ ساعاتێ تەمسیل بکەین ببین بە پیاوی چاک بەڵام لە ماڵەوە دوو هەم شوێنیش لە بەردەم خوایە کاڵێ خوایە من لێ شێواوم بێ حرمەتم ئەم شتم کردووە ئەزانی چیت کردووە بۆیە پرسیاری قیامەتەکە لیەفجوڕە ئەمامە ئەوەی کە لە قیامەت بترسێ و ئەوەی کە لە قەبر بترسێ و ئەوەی کە لە مردن بترسێ ئەوە کەتنی کردووە بۆیە ترسێ لەم دوو شوێنە ئینسان حەقیقەتی خۆی بۆ دەرەکەوێ تۆ لە ماڵەوە كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هەچ کەسێ لە ماڵەوە ڕاعیەکی باش بێ لە دەرەوە ئەشێ ببێ بەڕاعی بەڵام لە ماڵەوە ئەگەر موافق نەبێ لە دەرەوە سەدجار ئەکەوێ من یەک سەرنجم هەیە لە کۆتایی بەرنامەکەیە جەنابیش دەگەت بتوانی کۆمنتێکت بێزانی مامۆستا ئێمە ئەگەر سەرنج بدەین ینی کۆمەڵگەیەکمان نەماوە بە ناوی کۆمەڵگەی ئیسلامی لەم سەردەمەیە هەموو فکرەکانی دنیا یعنی کاڵەی دنیا بۆتە گوندێکی بچوو ئیتر هەموو فکر و بیر و بۆچون و کەلتور و عادەت و هەمووی تێکەڵ بووە یعنی شتێک نەماوەتەوە بڵێن ئەم کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی ئیسلامی ئەگەر تونندوتیژی بەرهەم تیا بەرهەم بێت بەرامبەر باشنان ئەوە ئیسینتاجی ئەو کۆمەڵگەی ئیسلامیەیە ئەی بۆ ئیسینتاجی ئەو فکر و کەلتورە غەربیانە بنەبێکە لە تەلەڤیزیۆنەکانمان ناشەو ڕۆژ لێ دەدرێت وەنیە لە کۆمەلگاکانە تەمسیل دەکرێت لە بازار ڕامەسەلەن هەک ئەسڵەن نیوەی کۆمەلگا کەوتۆتە شوێنیان ینی ئیسلامەکەی بەجێ ئەو یاسا و ڕێسایانی کە لە وڵات تا پێڕەوەکرێن کوا هەمووی ئیسینتاجی قورئان و سوننەیە ئەسڵەن جەنابەت دەگەر لەسەر ئەمە ینی ئەوە دووبارە ئەڵێم کەم و کورتی ئێمە وای کردووە کە مەنهەجە ڕاستەقینەکە لادانی تێبکەوێ لادانەکەش کاتی نییە بەداخەوە چەند ساڵە لە 1924ەوە ئەیتر خۆتەزانی ئیسلام مەشلولە وەکو مەنهەج ئەڵێم وەکو قانون ئەڵێم ڕاست ئەمە چی چۆن وا بکەینی سە خۆیان بەدەستمان نییە پێغەمبەر عەلەیهی سڵاتو وەسەلام فەرمێ نصيحة أفرمي من رأى منكم منكرا فليغيره بيده أجر نيتواني فبلسانه أجر نيتواني فبقلبه وذلك أضعف الإيمان إخو إما بيده هر بيغمر شراحي حديثك قالن بو سلطة إما بيده من أخو ناتش مداكاي عالمك
هەر نابێەوە ئیشی من نییە. حەسەن هوضەیبی کتێبەکەی نووسی فەرمووی عنوانەکەی نحن دعاة لا قضاة بيدیه بۆ سوڵتەیە خۆ لیسانەکەمان هەیە بەس لیسانەکەیشمان جاری وایە سەیف ئەمە مشکلەیە. سێهەم بقەلبیهیش جاری وا هەیە ئەو هەموو کەسە لە بۆڕما و غەیری بۆڕما ئەو کە ڕۆژانە لە سووریا و ئەم موسڵمانانە جاری وا هەیە بەدەم بستەوەڵێ دخواکەی بەدەم بستە خواردنەوە على ئەساس ئەوە هەموو ئەضعف الئیمانەکە ئەوەیە لە داخا بۆ نمونە بیکوژینیتەوە لە داخا بۆ نمونە شتێ بکەم خێر لە داخا بۆ نمونە بەشدار بی لە کەسێ دروستکەی بڵێ هەوڵ بەم من چۆن ئەم کەسە موسڵمانێکیان لە ناوبرد من لێرە کەسێک ئەگەڕێنمەوە با کەس هیدایەت ئەدەم بێ باوکێک تەکالیفی لەسەر من بێ خۆی شتوانیت جا ئەم مەسئلەیە پێویستی بەوەی ئێمە بەدیلمان هەبێ بۆ ئەوانە ئێمە کەس منع ناکەین لەوەی چونکە ئینسان ئازادە بەڵام بەدائیلەکانیشمان هی ئەوە نییە کە جێی ئەوە بێت دڵی پێ خۆشکی ئەبێ بەدیل بۆ نمونە خەڵک مبتەلا بوون بە چیوە مبتەلا بوون بە مسلسلاتەوە مسلسلەیەک جاری وایە 3 ساعات بۆی دانیشێ ئیتر مسلسلەکە ئەگەر درامایەکی ئەم دراوسێ منطقە بێ با ناوی کەس نێنین ئەسڵ وایە من بەدیلم هەبێ جاری وایە ئێمە خۆشمان بەدیلەکەمان لەو خراپترە بەس بە شێوازی منەوە بۆ ئەگەر توتیژی هەندێک جار بەرهەم بێ یعنی ئەمە کۆمەڵگە ئیسلامیەکە وەکو ئەوەی کە فێربووین یعنی خەڵکە موسڵمانەکە ئەچێ لەی بەرپرسیار نەبێ 100% ئەوەندەی ئەو کەلتور و عاداتانەی کە هاتوون ئەو کەلتور و عاداتە لە 100% جێبەجێ نەبێت لە ماڵەکانە لە 100 ڕۆبعێکی کەمتر نییە 25 ئیلا لە ماڵەکەیە ڕوو ئەدات ئەم مەسائلی تەلاق و زۆربوونی تەلاق و زۆربوونی انتحار و کوشتن وشتە خۆ کوشتنە هەوی لەو مسلسلانەوە خەڵک فێرە بێ جورئەت ئەدا بەخۆی و ئەم کارە خراپانە ئەنجام ئێمە گەیشتینە کۆتایی بەرنامەکەمان شتێکت نەماوە بەوتن ئەوەی ما بێت مامۆسای مەلای کۆیە مەلای گەورەی کۆیە لە باسی ئافەتە فەرمێ زینەتی دنیایە خۆشەویستی مستەفایە قەڵاتن لە بۆ مێردان فآفرەت جزئێکە لە خودی پیاو وەکووتم جعل منها زوجها وأمانة لاي عوان عندكم أسيرات وكو شكا أحللتم فروجهن بكلمة الله أبي أو ما في بيا بدريت كما في حرية آزادية ما في درب الرينة ما في أو ما في بيبدأ كلامي خويا أبو كلامي باوك يا أبو ئێمە جاری وا هەیە گوێم لێ بۆ لە هەندێک لە برادران ئەگەر جاری وای شەیە بە شێوازە لە شێوازەکان گوێم لێ بۆڵێ نان و ئاوێکە یەمێ تاوە ئاەک و ئەمە حەقە ئەمە ڕاستە ئەمە باتیلە ئەمە دروست نییە ئەمە خوا لە خۆت ئەڕەنجێنی جا هیوادارم بە خودی خۆم یەکەم مافی ڕەوای ئافرەتان بدرێت و هیچ جیاوازیەک ناکرێت ئیلا بەوەی کە خوا خۆی جیاوازی کردووە ئیلا بەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام ئاماژەی پێ کردووە غەیری ئەوە بۆ هیچ کەسێ نییە بیان وەستێنێ و لە کاریان بخا بەکو ئیمامی عومەر کاتێک کە ئافرەتێک ئەیوەستێنێ ئەفەرمێ ئەصابەت ئیمرەئە وەئەخطەع عومەر. زۆر سپاس بەڕێز دیار شێخ محەممەد مامۆستای بۆ جەنابە کە تەشریفت هێنا و میوانی بەرنامەکەمان بووی. بینەرە بەڕێز و خۆشەویستەکان سپاس بۆ ئێوەش تاڵقەی داهات و پێتانەگەینەوە لە بەرنامەی دین و دنیا هەر شاد خواتان خۆش